ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەسەر و کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاردانەوەی لێ دەکرێتەوە. بەرپرسانی یەکێتی و پارتی جەخت لەوە دەکەنەوە ڕێکەوتنی پارتی و یەکێتی سەقامگیری بە دوای خۆی دادێنێت. بەشێکیش لە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیران پێیانوەیە لە شەڕ و لە ئاشتیدا خەڵکی کوردستان زەرمەندن لە ڕێکەوتنی پارتی و یەکێتی. بە میواندارێک لە بەرەزان لە ستۆدیۆی سەرەکی هاوژنەومەر ئەندامی ئەنجومەنی بانگواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی و ئومێد حەمەعەلی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کاردانەوەی لێ دەکەوێتەوە. بەرپرسانی پارتی و یەکێتی چەندین جار جەختیان لەوە کردوتەوە ڕێککەوتنی نێوانیان سەقامگیری هەرێمی کوردستان بەدوای خۆی دادەهێنێت. بە پێچەوانەشەوە بەشێک لە ئەندامانی پەرلەمان و نووسەر و ڕۆژنامەنووسان باس لەوە دەکەن خەڵکی کوردستان لە ناکۆکی و ئاشتی یەکێتی و پارتی زەرمەندن. بە جۆرێک لە کاتی قوڵبوونەوەی ناکۆکیەکان مەترسی سەرهەڵدانەوەی دوو ئیدارەیی و گەڕانەوەی هەرێم بۆ بارودۆخی پێشووی هەیە. لە کاتی ئاشتیشدا لەسەر بەرژەوەندیات تایبەتەکانی خۆیان ڕێک دەکەون و دەسەڵات و سەروەت و سامانی هەرێم لە نێوان خۆیان قۆرخ دەکەن. نیاز عەبدوڵڵای ڕۆژنامەنووس لە لاپەڕەی تایبەتی خۆی لە فەیسبووک دەڵێت کاراکردنەوەی ڕێکەوتنامەی ستراتیژی بە بنەما و لێکتێگەیشتنی نوێ لە نێوان پارتی و یەکێتی واتە دۆزینەوەی بیرەنەوتی زیاتر و بەردەوامی قۆرخکاری لە کەرتی گشتی و پارێزبەندی سیاسی و یاسایی بۆ گەندەڵکاران و نەبوونی هێزێکی پێشمەرگەی یەگرت و لەگەڵ ئەوەش بەدیهێنانی حکومڕانی پاشایی. هاوکات لەتی فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامەنووس لە وتارێکدا ئاماژە بەوە دەکات دەبێت باوەڕ بەوە بێنن کە پارتی و یەکێتی بە ئاسایی دەستبەردار یەکتر نابن. پارتی و یەکێتی هەمویان نا دوو گروپی هاوبەش و تێکەڵ بەرژەوەندی هاوبەش حسابانکی هاوبەش بیرەنەوتی هاوبەش و زۆرشتی دیکەی هاوبەشیان هەیە. ئەو نووسەرەوەش دەخاتە ڕوو پارتی و یەکێتی گرێبەستی گەورە لە نێوانیاندا هەیە. ئەو گرێبەستە نەک ڕێگرە لەوەی دیموکراسی و پێکەوە ژیانی ئاکاریانە و ئۆپۆزیسیۆن گەشە بکات بەڵکو ڕێگرە لەوەش کە تەنانەت لە ناو پارتی و یەکێتی خۆیاندا جیاوازی و گۆڕانکاری و دیموکراتی گەشە بکات. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانیش باس لەوە دەکات لە هەرێمی کوردستان بڕیاری حیزب تەقلە بە یاسا لێ دەدات. عەبدوڕەحمان عەلی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە وتارێکدا لە لاپەڕی تایبەتی خۆی لە فەیسبووک دەڵێت بەپێی یاسا پەرلەمانی کوردستان شوێنی یەکلایکردنەوەی پرسە چارەنووسسازەکانە کەچی لە کۆبوونەوەی پارتی و یەکێتی بڕیار لەسەر کۆبوونەوەی پەرلەمان دەدرێت. ئەندامەکەی پێشووی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوەش دەکات لە هەرێمی کوردستاندا هێندەی بڕیار و ڕاستپاردەکانی حیزب زاڵە و کاری پێدەکرێت. چارەکە هێندەی ئەوە یاساکانی پەرلەمانی کوردستان کاریان پێ ناکرێت. ئەوەش جگە لە بێڕێزیکردن بە پەرلەمان بێ هەیبەتکردنی یاساکانیشە. دوای زیاتر لە 4 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و زیاتر لە ساڵێک لە پەخستنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەی ناوەڕاستی ئەم هەفتەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بڕیاردرا ڕۆژی 18 مانگە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ببنەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک ئومێدەکە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو ڕێکەوتنێکی کراوە لە نێوان یەکێتی و پارتی هەم بۆ واژۆکنی ڕێکەوتنێکی سیاسی و هەم بۆ کۆبوونەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش لە 18 ئەم مانگە پێدوایەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی گشتیدا. سوپاسدانەکەم ئەوە بەبیرێنمەوە یەکێتی و پارتی شەڕی ناو خۆیان کرد. کۆمەلگای ئێمەیان لەسەر زۆر ئاست وێران کرد لە ڕووی مرۆییەوە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی سیاسی و نیشتمانیەوە ئەم کۆمەلگایان وێران کرد. دواتر هەموو کۆمەلگای ئێمە ئەم بەشی زۆری کۆمەلگای ئێمە هەموو بە ئاواتیەوە بوون یەکێتی و پارتی وازە شەڕی ناوخۆ بێن و ڕێککەون. بەڵام بەداخەوە ئەزمموی ڕێکەوتنی پارتی و یەکێتی ئەوەی پێڵێن ئاشتەوایی سیاسی نێوان یەکێتی و پارتی نەبووە خێر بۆ کۆمەلگای ئێمە چونکە ئەو دوو هێزە سیاسیە لە ئەساسەوە دوو ڕەگەزی خێر نین لە مێژووی ئێمەدا. ئەو دوو هێزە سیاسیە دوو ڕەگەزی شەڕن لە مێژووی سیاسی کوردستانە و ئەمە ژوای کردووە هەم شەڕیان شەڕ و ناخۆشی و نەهامەتیە بۆ میلەتی ئێمە هەم ئاشتیان
بە هەمان شێوە بە هەمان ڕادە و هەندێک جار قوڵتریش کارەسات بۆ کۆمەڵگەی ئێمە دروست دەکە چونکە لە شەڕدا وێرانەیەکی گەورە دەخەنەوە لە ئاشتیشدا کۆمەڵگەی ئێمە دابەش دەکەن سەرۆت و سامانی بە ئاشتیانە و لە چوارچێوەی ڕێکەوتنی سیاسی خۆیانە بێگومان بەو شێوەیە تەعامل و بەرخوردی لەگەڵاکەن کە لە چەند ساڵی ڕابردووە تەعاملیان لەگەڵا کردو و لەم دواییانەش ئەوە دەرکەوت شەڕ و ناکۆچەکانی پارتی و یەکێتی دیسان کۆمەڵگەی ئێمەی گەیاند بۆ ئاست ینی سەر لێواری سەرهەڵدانەوەی شەڕێکی ناوخۆی کە دەبینی لە ئێستادا جۆرێک لە ڕێکەوتنیان باسی ڕێکەوتنێکی سیاسی دەکرێت لە نێوان یەکێتی و پارتی بێگومان هەر ڕاستەوخۆ دۆخێک دروست بووە کە دەتوانم بڵێم دەرگا داخستنە بەڕووی هێزە سیاسیەکانی تراکە بە شێوەیە لە شێوەکان ویست بێتیان بەشداری حکوومەت و کابینەی حکوومەت بکەن و بەشداری لە بڕیاری سیاسی ئەم وڵاتەدا بکەن چونکە ئاشتەوایی و لێک نزیک بوونەوەی یەکێتی و پارتی واتە بیانی قوفڵدان لە بڕیاری سیاسی و ئەگەر بە ئاستێکی زۆر کەمیش بێ قوفڵدان لە بەشداریکردن و ئەو دەرگایانەی کە ئاشەی هێزە سیاسیەکانی تر لێوە بچنە ناو حکومڕانی هەرێمی کوردستانەوە بەشداری سیاسی بکەن ئەمە سەرباری ئەوەی کە من پێم وایە لە ئێستادا پێش ئەوەی گرنگ بێ قسە لەسەر ڕێکەوتنی یەکێتی و پارتی بکرێ خێرەیان شەڕە بۆ کۆمەڵگەی ئێمە کە من یەکلا بوومەتەوە پێ دوایە ئەم ڕێکەوتنی ئێستاش ینی پێ دوایە شەڕە من پێم وایە یەکێتی و پارتی دوو هێزی شەڕن لە مێژووی ئێمە دوو هێزی شەڕ ناتوانن خێر و خۆشی بۆ کۆمەڵگەی ئێمە دروست بکەن یەکێتی و پارتی ئەو هێزانن لێبوونەتەوە ئەوانە کۆتاییان ژاردەیەکی تریشی لە بەردەستدانیە مەسەرەن کە بڵێن ئەو دوو هێزی شەڕ بنیانی مژاردەی تر هەیە کە ئەوان ئێستا حکومڕانن و بەردەوامن دەکرێت لەسەر چەند ئاستێک قسە بکەین بەداخەوە ینی بەشێکی کێشە بێگومان لە کۆمەڵگەی ئێمەشدا ئامادەی هەیە چونکە پارتی و یەکێتی دوو هێزی سیاسین لە کۆمەڵگەی ئێمە هێشتا سەرباری ئەو هەموو نەهامەتی بۆ کۆمەڵگەی ئێمەیان خۆڵقاندووە لە ئامادەی خەڵکانێکی زۆری شەن کە بە هۆکاری جیاواز چ مادی بێت چە پەیوەندی ڕاستەقینە و معنەوی بێ بۆ حیزبانەوە تاکو ئێستا پاڵپشتی ئەو دوو هێزە سیاسیە فاسیدە دەکەن ئەمە یەکێک لە کێشەکانە ئەمە جیالەوەی کە ئەو دوو هێزە وازەح دەسەڵاتی سیاسی سەربازی ئابووری و دارایی و دیبلۆماسی هەموو ئەم وڵاتیان کۆنتترۆل کردووە و جیالەوە داردەستبوونیان بۆ دەوڵەتانی ئیقلیمی وای کردووە هێزێکی زیاتر و کۆنتترۆلێکی زیاتریان بەسەر کۆمەڵگەی ئێمەدا هەبێ بەسەر دامەزراوەکاندا ئەمە هەم دەرفەتی بۆ ڕخساندون لە ڕووی سیاسیەوە تەمەنی خۆیان درێژ بکەنەوە بەڵام من ویستم ئەو بڵێ پێش ئەوەی گرنگ بێ قسە لەسەرەوە بکەین کە ڕێکەوتنی یەکێتی و پارتی چ دۆخێک بۆ هەرێمی کوردستان پێش دەهێنێ دەبێت بیر لەوە بکەینەوە چۆن ڕخنەی سیاسی لە کۆمەڵگەی ئێمە لە میدیای سیاسی ئێمەیە لە هێزە سیاسەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ئەم ڕخنە سیاسیە بەهێز بکەینەوە سەرڕێی بخەینەوە تیشتری بکەینەوە لەسەر ئەو عقلێتە سیاسی و یەکێتی و پارتی چونکە ئێستا ئەوەی خەتەرە لە کۆمەڵگەی ئێمە بە پلەی یەک ئەوە نییە یەکێتی و پارتی ڕێکەوتنیان کردووە بەڵکو خەتەری هەرسەرێکی ئەوەیە کە لە کۆمەڵگەی ئێمە ئێستا و بێئومێدێکی گەورە هەیە ئێمە دەبێت دەستکاری ئەو بێئومێدیە بکەینەوە ئەگەرنا ئەم بێئومێدیە خۆی زەمینەی سازگاری بەهێزبوونەوە و تەمەندرێژبوونی ئەو دەسەڵاتە فاسیدەیەکی دەکەین دواتەگەرم وڵای بەرز قسەی زیاتر دەستین کا کاژن جەنابیش بەخێر بێ سەبارەت بەم کۆبوونەوەی کە کراون و دوایی مەسەلەن زیاتر لە 4 مانگیش کە تاکو ئێستش دیار نییە کە بۆ نمونە 18 مان کردووە زەکە بە تەواوەتی لەسەر پەرلەمان لەسەر کردکووک و کۆمەڵێک بابەتی دەردەگەنە ئەنجام چیمان پێ دەڵێ لەبارەی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی بەناوی خی گەورە و میهرەبان ڕاستیە کۆبوونەوەکانی ئەم دوایی تایبەت بە پێگەێنانی کابینەی حکوومەت ئەو ڕاستیە تۆخەکاتەوە کە ئێستا یەکێتی و پارتی بێمتمانەیەکی گەورە لە بینیانە هەیە بێمتمانەیەکە پێچوانەی ئەو حقەتە نییە کە یەکێتی و پارتی لە قۆناغەکانی ڕابردووە لەسەر بەرژەوەندی یا شەڕیان کردۆ یا پێک هاتوون چونکە دوجار ئەو هێزانەی کە بەرژەوەندیان بە یەک دەستە بەرەبێ جا لەسەر چه ئاستێک بن هێزی نێودەوڵەتی باڵادەست و جیهانی بن یا هێزی خواردتر بن مهمەوەی هاوشان یەک بن لە مەسلەی هێزا هەر ڕێگەکەون چونکە ئەبن بە هۆکارێ بۆ پاراستنی بەرژەوەندی یەکتری بەڵام بەڕاستی ئێستا چۆنەڵێ شۆقلێگیرکردن هەیە لە نێوانی یەکێتی و پارتیە
و ئەم کۆبوونەوەی دوێنێش کە باسییان کرد و زۆر بە ئیجابیانە لێکیان نایەوە معناوێنێ قسەی کۆتایی بێ لەسەرەوەی کە کێشە و گرفتی تر دروست نەبێ هەر ئەم ڕۆبۆنمونە ئەو ژەهنەزەرە جیایی کە لە نێوانی کێتی و پارتی دروست بۆ سەبارەت بە کۆبوونەوەکەی کەرکووک ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی ئەوەیە هەردوولا بە حەزەرەوە قسە لەسەر یەکەکەن دووسێ هەفتەی ڕابردوو دەستگا ئەمنیەکانی خۆیان دەزوڵا کردبوو بۆ گرتنی کادرانی یەکتری وەکو دروستکردنی فشار لەسەر یەکتری ئەمە خۆی بۆ خۆی تۆ ئەگەر بەڕاستی ناکۆکیەکی گەورە یا تێگیرانێکی گەورە لە بینانە بێ دانابەزی بۆ ئاستەی کە بە ئاشکرا دەستگایەکی ئەمنی کە مەفروزە نیشتیمانی بێ شەڕی سیاسی بکە بەرپرسەکەی بێت لێدوانی سیاسی بە کە ئەمە لە بەرامبەر گرتنی فلانە ئێمە فلانمان گرتووە هەر دانانی هەردوو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانی کوردستان لە هەژدەی مانگیان خۆی بۆ خۆی نیشانەی بێمتمانەیە بۆ ئەوەی چۆنەڵێ گۆڵەیەکردنێکی تیان نەبێ بۆ منە ئەمە بکرێتەوە بڕیار بی دەستی سەرۆکاتی دروست کەیت و بەڵام دوایی بەشەکەی من جێبەجێ نەکەی بۆیە بەڕاستی ئەو قسەیە زۆر تەواوی کێتی و پارتی دوو هێزن ئیش لەسەر ئەوە دەکەن کە مەسلحەتی خۆیان ئەو بکەن لە هەرێمی کوردستانە کێشەی بۆ ناوینێن بەرژەوەندی گشتیەوەی کێسا ڕێککەوتون خۆ پێشتر ڕەنگە بەڕێز و کۆمەڵێک کاگومێت خەڵکی تریش ڕخنیان لەو بێ بۆچی مەسەلەن زوو حکومەت پێک نایە بۆتی ڕێز لە دەنگی خەڵک ناوی لە ڕووی مەبدەئیەوە ئێمە پێمان خۆشە زوو هیچ کێشەیەکی سیاسی نەما بێ حل حل نەکرێ بەڵام بەڕاستی مشکلەی هەرێمی کوردستانە یا مشکلەی مامەڵەیە کێتی و پارتی لەگەڵم قەزیانەیە ئەوەیە ئێمە کێشەکانمان کێشەی قوڵی سیاسی نیشتیمانی ئابووری نیشتیمانی یعنی لەسەر ئاستی نیشتیمان و هەرێمی کوردستانن کێشەکانمان بەڵام معالەجەکانی یەکێتی و پارتی معالەجەی حیزبین بۆ نمونە تۆ بە حزوری تاالبانی و بارزانی بۆ منە ڕۆژگارێک ینی دەسەڵاتێکی گەورەتریان لە ئێستا لە بەغدا هەبوو خۆیان حزوریان هەبووە بڕۆ لە مزەکەراتی زۆرێک لە سیاسی بیانەکانە سەیرەکە جارە کێشەیەکی سیاسی گەورە هەبووە لە بینی هەرێم و عێراقا ینی جاری وا هەیە تۆ مەفروزە قەراری زۆر گەورە نیشتیمانی بێ بەڵام سەیرەکەی دوجار بە کۆمەڵی سەفقاتی مالی کۆتایی هاتووە ینی کێشەکە لەسەر حسابی لایەنە نیشتیمانەکانی پەیوەست بە کورد یا مافە نیشتیمانەکانی پەیوەست بە کوردەوە بە پارە حل کراوە پارەکەش دوجار بۆ دوو گیرفان ڕۆیشتووە خۆ چەندین جارە بیستی بۆ نمونە بریمەر هاتوۆتە هەڵەبجە بۆنە پارەی پێ بۆیە یا بۆ نمونە پارێک وەرگیراوەکو سەفقەیەک لە بەغدا وەرگیراوە یا شتێک کەس نازانێت نەتیجەکەی بۆچی بووە تەنانەت لە قۆناغەکانی ڕابردووە کە بجێ بە مەزبوطیە ها و هەرێمی کوردستان پارەیەکی باشە هاتە بەردەسی یعنی لە بەغداوە باز لەوە دەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێک لە سەبەبەکانی ئەوەی کە حساباتی خیتامیان نەناردوێتەوە ئەوەیە پارە ساڵان مثلەن پارە زیاد بوو بۆ 2 ملیار لەو 13 ملیارەی کە ئاهات زیاد بوو تۆ داهاتت هەبوو نەناردوێتەوە بۆ بەغا ئەوان پارانی بەغاژە تۆ هەمووی لێرە مۆڵ بووە سێرەکەی بە کۆمەڵی سەفقاتی ژێربەژێر حل کراوە بە مناسەفە یا بۆ منە بۆ حیسەیی خۆیان نازەم 47 چییە ئەوانە حل کراون بۆیە کێشەکەی ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستانەوەیە ئەو دوو هێزەی کە ئێستا پرۆسی سیاسی هەڵە سوورڕێنن بەڕاستی دوو هێزن بۆ هەموو پرسەکان چ پرسەکانی تایبەت بە کێشە نیشتیمانی و قەیرانی نیشتیمانەکان بێت چ ئەوەی پەیوەندی بە داخوازەکانی خەڵکەوێت چ ئەوەی پەیوەندی بە لایەنە سیاسەکان و مافی هێزە سیاسەکانی ترەوە بێت وەکو دوو هێزی نیشتیمانی مامەڵە ناکەن لە ڕاستیدا ئەتوانین بڵێن چەند ساڵی پێش ئێستا لە ئەمڕۆ باشتر بووە چکە ئێستا ئەگەر سەیریکەی ئێمە ئێستا حاڵی حاضر لە قۆناغی ساڵانی 92 ئاژین بەچی بۆ نمونە ئەگەر تۆ لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆنی بەقوت لە هەرێمی کوردستان لە بڵێن لە 2007 و 2008 بە دواوە کە ئۆپۆزیسیۆنێکی منەظەمی چۆنەڵێ خاوەن قورسایی لە پەرلەمانی کوردستان دروست بوو یەکێتی و پارتی بە ناچاری لەژێر فشاری هێزە سیاسی معارەزەکانە لەژێر فشاری جەماوەرە کۆمەڵێشتیان دەکرد ینی کۆمەڵێشت هەبوو بەڵام ئێستا گەڕاینەتەوە بۆ چۆنەڵە چوارگۆشەی یەکەم ئێستا یەکێتی و پارتی شەڕ لەسەر تۆخکردنەوەی هەیمەنەی خۆیان و کردنە دەرەوەی هێزەکانی ترەکەن یعنی بۆ نمونە ئێستا ئەمەکا کە ئەوەنەی بۆنی جیابوونەوەی واقعی ئەم دوو زۆنە ئەەکەی ینی بۆنی ئیسلاح و ڕێکەوتن و ئەو شتانە ناکەی بۆیە لە نەتیجەیە ئێمە هیواخوازین کە پرۆسی سیاسی لە هەرێم چارەسەر بێ بە زەمڕێکەوتنی حکوومەتی خێری بێنێت ئەم ڕێکەوتنی کەکراوە خۆی خۆشیان ناڵێن ڕێکەوتن تا من نایبنێم ڕێکەوتن یعنی خۆشیان دەڵێ ئێمە ڕامان گۆڕیوەتەوە لەسەر کۆمەڵی خاڵ متفقین بۆ ئەوەی لیژنەکانمان دانیشێت تا حەڤەی مانگ ئێمە هەموو شتانێک لاکەینەوە واتە ئەمەی هەژدەی مانگ وابەستەی حەڤەی مانگە ئەگەر حەڤەی مانگ ئەمان نەگەیشتبوونە ئەوەی کە بەڕاستی لەسەر وردەکاریەکانی پێگەێنانی حکوومەت لەسەر کێشەی کەرکووک لەسەر کێشەی بەغا ڕێک بکەون بەتەکیید ڕنگدانەوەی لەسەر هەژدەی مانگە بێت چ لە پەرلەمانی کوردستان چ لە
ئەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چونکە وەکو یەکێتی ئەڵێ یەکێتی هەردوو مەلەفی بەغدا و کەرکووکی بەستۆتەوە بە حکوومەتی هەرێمەوە پارتی دموکراتی کوردستانیش ئیشی لەسەر ئەوەیە کە ئەم سێ مەلەفە تێکەڵ نەکرێن بەتەکی تێکەڵ نەکردنی ئیسفادەیەکی بە دەرەجەیەکەم بۆ پارتی هەیە تێکەڵکردنیشی ئیسفادەیەکی بۆ یەکێتی هەیە لەم بینەیە ئێمە دەبێت هەر لەسەر حسن زەن و لەسەر ئینەکان بژین وەگەرنا هێزە سیاسەکانی تر چەندێک لە 93 بۆ نمونە مافی سیاسیان ئەدرایە ئێستاش هەر ئەوە نەیە یعنی کە باسی هێزەکانی ترەکرێ وەکو ڕۆڵی ئەساسی ناکرێت چونکە دوجار باەکشتان پێ بڵم بەڕێزان ئێمە بەشێ لە کێشەکانەوە ئێستا باسی یەکێتی و پارتیەکەین دەبین یەکێتی و پارتیش جاری وایە ئەفضەلیەت لە مەسەلەن کێشە سیاسەکانە ئەدرێتە لای پارتی ینی زۆرینەی مەسئولیەتەکە ئەخرێتە سەر شانی پارتی بۆ تەنانەت ئەیانەوێ شەڕەکان ئەوەیە لە بینی یەکتریشە شەراکەتی سیاسی حەقیقی نەبێت جاگەر ئەم متمانەیە بەشی هەر بینی هەردووکیان نەکاوەکو دوو دەسەڵاتی فعلی بە حکمی تاریخ و جوگرافیان لە هەرێمی کوردستانە ئەیچی بۆ ئێمە بۆ گۆڕان بۆ هێزە سیاسەکانی تر ئەمێنێتەوە نمونە زۆرە بەس ئەوەی کە ئێمە باسیکەینەوەی کە بەڕاستی ئەتوانین بڵین تا ئێستا یەکێتی و پارتی بە حەزەرێکی زۆرەوە دەست بۆ ئەم قەزیانە دەبن و ئەمە نیشانەی ئەوەیە کە گەیشت بێتنە ڕێککەوتنێک سەبارەت بە حکوومەت و مەلەفەکانی بەغاوکە سپاس دەکەم کاگومێت بەڕێز بەس لە بێئومێدی کرد کە خەڵک بێئومێد بووە یعنی ئەو بێئومێدی کە دروست بووە خزمەت بە مەسەلەن دۆخی نێوانی کێتی و پارتی دەکات ئەگەر خزمەت دەکات لە چڕوانگەی وە چی زیانێکی بۆ مەسەلەی تاکسازی و گۆڕانکاریش هەیە بێگومان هەموو ئەو سیستەمانی کە یانەوە عقڵەتە سیاسیانی کە دەتوانم بڵێم هاوشەوەی یەکێتی و پارتین ئیش لەسەر بێ ئومێدکردنی کۆمەلگا دەکەن و پارتی یەکێتیش لەو چەند ساڵی ڕابردووە ئەم ئیشیان بە شێوەی بەرنامە بوداڕێژرا و ئەنجامداوە کاریگەری خۆشی هەبووە بێگومان ڕۆڵی هێزەکانی دەرەوەی پارتی یەکێتیش لە بێ ئومێدکردنی کۆمەلگایە ئەوش ڕۆڵێکە دەبێت لە بەرچاو بگیرێت چونکە پێم وایە کە کەوتم بە پلەی یەک ئەوەی گرنگە قسەکردن نییە ئێستا یەکێتی و پارتی چی دەکەن قسەکردنە لەوەی کە لە دەرەوەی یەکێتی و پارتی لەم کۆمەلگایە ئێمە چی ڕوودەدا هێزە سیاسەکانی دەرەوەی پارتی و یەکێتی چەند دەتوانن یان توانیویانە تاکو ئێستا یاخود بەرنمەیان هەیە کە وەکو هێزی سیاسی ڕەسەنی ناڕازی پابند بە پرەنسیپەکانی خۆیان پابند بە داخوازیەکانی خەڵک بمێنەوە و چەند ڕەخنەی سیاسی جددی پەرە پێدەدەن لەسەر ئەم دەسەڵاتە سیاسیە و لەم ڕێگەیەوە لە ناو کۆمەلگەی ئێمە زیندوێتی و بزێویەک دێڵنەوە کامیشە بەرەنگاری ئەم دەسەڵاتە فاسیدە ببێتەوە ئەوەی گرنگە ئەمەیە بە پلەیەک بۆیە بە دڵنیایی ناومێدی وەگوتم ئەم سیستەم و دەسەڵاتانی ئەم ناوچەیە ئیشی لەسەر دەکەن و کۆمەلگا دەگەێنە ئاستێکە بەشداریکردن و بەشداری نەکردنی لە لایەکسان بێ لەوە شتێدەپەڕێ ئەسڵەن بەشداری نەکردنی پێ باشترە لە بەشداریکردنی سیاسی لە تعاملکردن لەگەڵ دیاردە سیاسیەکان ئەسڵەن لە بیرکردنەوە لە کێشە سیاسیەکانی وڵات و نزمکردنەوەی ئاستی تێگەیشتنی خەڵکی ئاستی داخوازی خەڵکی تەنها بۆ سەر ئاستی بژێویەکی بەرتەسک کە خودی ئەو بژێویە چەند گرنگە بەڵام ئەوەی کەوا دەکات بژێوی خەڵک و گوزەرانی خەڵک باش بێ دۆخێکی سیاسی دیموکراتیانەیە کە دۆخێکی ئینسانی بێوتیتە ڕێز لە ئینسان بگیرێ تۆ ئەگەر سیستەمێکی سیاسی و عەقڵێکی حکومڕانی ئینسان دۆست و دیموکرات خوازن نەبێ بێگومان یەکەم خاڵ و یەکەم خەلەل کە لە کۆمەلگا دروست دەبێ ئەوەیە کە ناداتپەروەریەکی بێئەندازە و بژێویەکی خراپی بێئەندازە دەخڵقێ بۆیە بە قەناعەتی من ئیشی جددی هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی گۆڕان و کۆمەڵ و هێزەکانی تر و ئەو دەنگە ئازادی خوازانی کە لە کۆمەلگای ئێمەدا هەن دەبێ یەکەم ڕێچکەی ڕاستەقینەی دیموکراتیانەی خۆیان پەرە پێ بدەن داخوازیەکانی خەڵک بە پلەی یەک لەسەر و هەموو شتێکی ترەوەدا بنێن و خەباتی سیاسی و بەرەنگاربوونەوەیان بەرامبەر ئەم دەسەڵات و ئەم دوو حیزبە فاسیدە هیچ شتێک ساردی نەکاتەوە هیچ جۆرێک لە بێئومێدی ینی بۆشایی لە خەباتی سیاسی میلەتی ئێمە ئەو بەشەی کۆمەلگای ئێمە کە ناڕازیە لەم سیستەمە دروست نەکات چونکە ئەو بۆشاییە کە ناومێدیی گەورەیەوە ئێستا بەداخەوە لە کۆمەلگای ئێمە ئامادەیی هەیە باشترین زەمینەی بەپیت و سازگارە بۆ ئەوەی یەکێتی و پارتی
تەمەنی سیاسی خۆیان درێژ بکەنەوە چونکە یەکێتی و پارتی دوو هێزن بە مانای کەلیمە دەتوانم بڵێم کۆتاییان هاتووە لە کۆتایی مێژووی خۆیاندا ئەمە بۆ مانایەنیان هەیە هێزیان هەیە ئابووریان هەیە قسەکە لەسەر ئەوە نییە بڵێ ئەوان ئێستا ئامادەییان هەیە بەڵام لە ڕووی بەرنامەی سیاسیەوە لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی ئامانجە نیشتیمانیەکان و ئەو ئەخلاقە نیشتیمانی کە هەموو هێزێکی سیاسی ڕسن و نیشتیمانی پێویستە هەیبێ یەکێتی و پارتی کۆتاییان هاتووە ئێستا ئەو دوو هێزە دوو هێزی ملهوڕن لە ڕێگەی هێزی سەربازی لە ڕێگەی نۆکەرایەتی بێگانە لە ڕێگەی دەستگرتن بەسەر سەرچاوەکانی داهاتی ئەم وڵاتە کۆنتترۆلی دەسەڵاتیان کردووە لەو ڕێگەیەوە کۆمەلگەی ئێمەیان گەمارۆداوە و هەموو هێزێکی ڕسەنیش گەمارۆ دەدەن یان دەستی تێدەکەن یان هەوڵ دەدەن کاریگەر بن لەسەری کە دەیوێ بەرەنگاری ئەو سیستەمە بێتەوە چۆن ئەم گەمارۆیە تێک دەشکێنی چۆن زیندوێتی بۆ ئەم کۆمەلگایە دەگەڕیتەوە من پێم وایە ئەمە پرسیاری جدیە دەبێت لەم دۆخەدا بکرێت چونکە یەکێتی و پارتی لەوە دەرچوون چاوەڕوانی خێریان لێ بکرێت یەکێتی و پارتی من هیچ کاتێک بەو کاتانەشەوە کە 4 ساڵ پێش ئێستا و 5 ساڵ پێش ئێستا کە هێزە سیاسەکان بەشداریان کردو و بەشداریمان لە حکوومەت و لە ئیدارە و لەوە کردووە هەمان ئەو ڕێیە کە ئێستا هەموو یەکێتی و پارتی کۆتاییان هاتووە بۆیە ئێمە تەعامل لەگەڵ ئەم کۆتاییەکی تریشێ پێوە ئێمە هەر بڵین یەکێتی و پارتی گەندەڵن و ناتوان گۆڕانکاری بکەین ئەم دۆخە چاک ناکرێت بە بڕۆین بۆ حکوومەت و بەشداری بکەین و چاکی بکەین من پێم وایە ینی ئەشێ پاساوی زۆر بۆ ئەو بەژاریکردانە بهێنینەوە بەڵام ئێمە زمانی 5 ساڵی ڕابردوومان هەیە 4 ساڵی ڕابردوومان هەیە لە بەشداریکردن لە حکوومەتە یەکێتی و پارتی بنیادی ئەم حکومڕانی و ئەم دامەزراوەیان بە شێوەیەک بینا کردووە کە بە بەشداریی ڕواڵەتی هێزە سیاسیەکان ناتوانێت دەستکاری بکرێ ئەم سیستەمە حکومڕانیە پێویستی بە زەمن هەیە بە تەحملی سیاسی هەیە پێویستی بە ڕاهێنان و پەروەردەکردنی بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە هەیە لەسەر ئەوەی کە ئەم سیستەمە سیاسی ئەم عقلیەتە سیاسیە دەبێ لەحزەیەک بێتە پێشەوە ئەزمموی کۆتایی خۆی بکە و ئەمەش بەچی دەکرێت بە پەرەپێدانی وشیاری سیاسی کۆمەلگای ئێمە با لەو تەوەهومە دوور بکەوینەوە کە کۆمەلگا وشیارە با لەو تەوەهومە دوور بکەینەوە من احترامم هەیە هەندێک وشیاری هەیە بەڵام ئەم وشیارێکی جدی نییە لە کاتێکە هێشتا خەڵکانێکی زۆر هەن شەڕ لەسەر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان دەکەن کە هێزی بە عیارە 24 فاسدە لە هەموو ئاستەکانە یەکێتی نیشتیمانی خەڵکانێکە هێشتا لە کۆمەلگەی ئێمە شەڕی لەسەر دەکەن جا ئەمە هەر هۆکارێک بێ هۆکاری داراییە موچە بڕینەوەیە نازانم زەبرە ئەمانە هەر خودی ئەو کێشانن بۆیە تا لە کۆمەلگای ئێمە ئەم خەڵکانە هەبێ بە دڵنیایی ئەمە دەردێکەوە نەخۆشیەکە پێویستە بە پلەیەک بیر لەم چارەسەرکردنی ئەم نەخۆشیە بکەینەوە کە لە کۆمەلگای سپاس دەکەم کاکاوش سەبارەت بە شوێنی لایەنەکانی تر بۆن دەرەوەی یەکێتی و پارتی لە مەسلەی بڕیاردان لە 4 ساڵی داهاتوو چییە هیچ بژاردەیەکی تر هەیە مەسەلەن یەکێتی و پارتی مەسەلەن ڕێکەوتن خۆیان کۆبوونەوەی پارلەمان دیاری دەکەن بۆ نمونە سەرۆکایەتی دیاری دەکەن بەرنامی سیاسی دیاری دەکەن ڕاستیە ئەوەی سیننارویکی ئێستا هەیە دەبیندێ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی ئیش لەسەر نەخشاندنێکە ئەویش لە کۆبوونەوە لەگەڵ یەکێتی لە کۆبوونەوە لەگەڵ زوتنەوەی گۆڕان و ئەم دواییشە سەردانی کۆمەڵ و چەند هێزێکی سیاسی تری کرد بەڕاستی لە دەرەوەی ئەو بژاردە سیاسیە ئەو سینناروێ دەکرایە من سیننارویەکی ترمانە بووە ئەوەی کاگومێت باسی کرد زۆر تەواو باسی مەسئولیەتی ئەم دوو هێزەی کرد بەڵام ڕاستی ئێمە دوو تەرەفی تر هەیە ناکرێ ئەگەر حقیقەت بڵین ئەوانیش لەبەر چاو نەگرین بۆ ڕەخنەگرتن یەکەم ئێمە وەکو خودی هێزە سیاسیە معارەزەکان کە دەتوانین بزانین لە چ جومگەیەکە ئێمە ڕەنگە نەمان پێکابێ یا مەسەڵەن هەڵەی سیاسیمان هەبێ خۆ ئێمە معسووم نین ئێمەش حیزبی سیاسین ڕاستە لەبەرەی خەڵکان خۆمان بینیوێتەوە و هەموو وەقت و جوهدەکانمان بۆ خزمەتی ئەوان تەرخان کردو بەڵام ئێمەش هەڵەی سیاسی خۆمان هەبووە کەوتوین بەسەریاوە بەشی سێمیش میلەتە هەموو ئەو سەرچاو ئەو کتێبانەی باز لە کێشە سیاسی و کێشەکانی ئیسلاح و گۆڕانکاری لە مەنتیقەکە وڵاتانی ئێمە و دەوروبەریشمانەکەن و هەموو ئەو کەسانەی کە توانای قسەیان لە ڕووداوە سیاسیەکان هەیە بە نەزەرێکی باز لەوە دەکەن ئەتوانین بڵێن خەڵکیش ڕۆڵێکی ئیجابی گەورەی نییە لە معادلەکەیە
یعنی باسی دوو هۆکاری گەورە دەکرێت باسی دەولێ عمیقە دەکرێت کە ئەم دەسەڵاتانە چ لە کوردستان بێت لە عێراق بێت چ لە میسر بێت لە ئینگلیز شۆڕبوونەتەوە بە هەموو جونگەکانە هەژمونیان کرۆ بەسەر هەموو جونگەکانە بۆیە وەکو تەژبیه نەبێت لە ئەدەبیاتی ئیسلامیە باسی ڕۆحی کافرە کرێت وەکو چۆن مەسەلەن تۆ خوریەک بێنی یالۆکە بێنین لە تەلی دڕکایی بە ئاڵی چۆن بە ناڕەحەلەیە بێتەوە یعنی ئەم دەسەڵاتی ئەم هێزە باڵادەستانەی عالەمی عەرەبی و منتیقەی خۆمان و هەرێمی کوردستانی وەکو ڕۆحی کافری لێهاتووە بوون بە دەولەیەکی عەمیقە بە ئاسانی دەرنایەن لە ناو جونگەکانی وڵات لە بەرامبەر خاڵی دۆم کە باسییان کردووە مەسەلەی چۆن دەڵێ کەمی وەعی سیاسی و مناعە و وقایی ئیجتیماعی خەڵکی منتیقەکە من بەبیرمێ لە دوای ئەو ئینقلابەی کە بەسەر مورسیا کرا لە میسر کۆمەڵی دۆستان کە ئەساتی زەوشتن ئێمە ئیشی هاوبەشمان هەیە لە میسر بڵێن لە تورکیا جارێکیانێکمان بینی باسی ئەومان کە بەڕاستی ئێستا دەبێت قسەی جدی بکرێت لەسەر بیرکردنەوەی خەڵک تۆ بە ئاشکرا ئینقلاب یعنی دەسەڵاتێکی عسکەری دێ سیستمێکی دیموکراسی هەڵبژێراو بە دەنگی خەڵک لا دەبا خەڵک ئەوە ناکا قسەکەی من لە بیگەڕمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت یعنی ئێمەش کەم تەرخەمین لەوەی نەمانتوانی بژاردەیەکی سیاسی یا سیناریۆیەکی سیاسی جیاتر لەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان نەخشاندوێتی و دیاری کردووە مەسەلەن حکوومەت لە کێ پێک بێنێ یا کێ بکا بە دوژمنی کێ لەسەر حسابی کێ ئیتیمان بە کێ بە و کێ لە دژی کێ بەکاربێنێ یا لانی کەم لە ظاهیرە ئەوە بنەخشێنێ ئێمە دەمانتوانی لە دەروی ئەم سیناریۆیە هەمووی هێزەکانی ناڕازی هێزەکانی ئۆپۆزیسیۆن کۆبینەوە مانع نەبوو یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەگەر بە فعلی دەیەوێت وەکو خۆیان دەڵێن بەشێ لە سەرکردایەتیان لەم ئەخیریان من گوێ لە لێدوان و سیمینارەکان دەگرماڵی کاکە نامانەوەی کێتەکەی پێش هەڵبژاردن بین ئەم قسەیە یعنی چی یعنی ئەوەی کە ئێمە لەژێر هەژمونی پارتی دەربچین بمانتوانێت واقعێک یا فشارێکی ئیجابیمان لەسەر پارتی دیموکراتی کوردستان دروستکردایان نەک بە معنای احتیواکردن و توانەوە و دروستکردنی دۆخێکی ناهەموارتر بە معنای ئەوەی ئێمە هەمووانمان بگەێنێتەوە قەناعەتە کە بۆن منە پرۆژەیەکی ئاشتەوایی نیشتیمانی سەرتاسەری ئیسلاحی کە هەموو لایەک متفق بن لەسەری و بە میساقێکی شەرەف پارێزراو بێ ڕێک بخستە ئیمزامان بکردای بۆچی بۆ ئەوەی بەڕاستی ئەگەر لانی کەم ئێمە ناتوانین ئیسلاحی حەقیقیش بکەین ئەوەی کە پێمانە کرێ بە هەموو لایەک بیکەین و متمانە بگەڕینەوە بۆ حیاتی سیاسی بۆیە بەڕاستی بەشێکی لەوە کەم تەرخەمی خۆمانە کە ئێستا سیرەکەی واقعێک نەخشێنراوە مەسەلەن پارتی دەیەوێت لە ڕووی ئیتیمامدانێکی ظاهری و ڕووکەشانە بە گۆڕانێکێتی تووڕەکە لەو لاوە بۆن منە پێوا بێگەرێکێتی ئەوە بێ دیسانەوە گۆڕان کا یا بۆن منە وای نیشان باکە عەلا ئاساس ئەمانە بۆ نمونە شەڕێکی سال لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەن ئەمە بەشێکیشی پەیوەندی بە خۆمانەوەی کەوی هێزانە بەداخەوە نەمانتوانی ئەوە بکەین بۆیە بەڕاستی من دووبارەیەکەمەوە ئەوەی کە دەتوانێت ئێمە لە کۆمەڵی ئامانجی حەقیقی و ئیجابی نزیک بکاتەوە لە بەدیهێنانی نزیکمان بکاتەوە ئەم هێزانەی کە خۆیان دەبینیەوە لە بەرەی گەل و داکۆکی کارێکی گەورە بوون لە داخوازی مافەکانی خەڵک دەست لە یەک بەرنەدەن و بەڕاستی ڕاستی ئێمە تووشی ئەم بەرەیە تووشی کۆمەڵێک هەوراز و نشێو بوو بەوەی هەڵبژاردن و تەزویرات و بێهیوایی خەڵکەوە بەڵام ئێمە ئامانجە سیاسەکەی خۆ بەرنامە سیاسەکەی خۆمان بیر نەچێتەوە و ڕاستیش هەندێک شت دەبین دێ معنایەوە نییە ئێمەمانان کە لەگەڵ یەکێتی یا پارتی دائەنیشین معنایەوە ئێمە تەبەنی ئەجێندای سیاسی ئەوانمان کردووە ئێمە یەکی لەو غەڵەتانەی کە ڕەنگە بەغەڵە لەسەر ئێمە وەکو بەرەی ئۆپۆزیسیۆن حساب کرێت ڕەنگە تموح سەقفی تموحی خەڵکمان زۆر بەرز کردبێتەوە بەڵام وەسائیلی عملیمان بەدەستەوە نەبوو کە بەتی بتوانین هەموو جێبەجێکین ئەمە بەشێک بوو ئەگەر لە ساعت دەش بێ هەر بەشێک بۆ لەوەی کە ڕەنگە خەڵک تۆزێ بێهیوای بۆ دروست بوو یا ئێمە بەهێزی کەم دەست یا بەهێزی بەیاننامە بشوبهێنێ ئەمە ئەم خەنجەرانە کە لە خۆمانە دەین بەڕاستی بە فەزیلەت ێزانین ناکرێت ئێمە هەڵەکانی خۆشمان بشارینەوە بۆیە ئێمە ئێستا ناچارین وەکو هێزە سیاسیەکان بە پێم واقع مامەڵە بکەین گەیشتونەتە قەناعەتێک هیچ پرۆسەیەکی گۆڕانکاری و ئیسلاحی حەقیقی و ڕیشەی لە هەرێمی کوردستان بە ناوی یەکێتی و پارتیا ناڕوا لە هەناوی یەکێتی و پارتیەوە نایەتە دەرەوە ئەمە موسەلەماتە
ئەمە یەکێک لە مسلماتەکان مسلماتی تریژەوەی ئێستا ئێمە وەسیلەی حەقیقی کارتی بەقوتمان پێ نییە کە بەڕاستی بتوانین تەجاوزی ئیرادەی کێتی و پارتی بکەین خۆمان بچین ئەو بخینە سەر مێزەکە بیکەین بە ئەمری واقع ئەمە حقەتێکە دەبێ بیڵێن ئەگەر خەڵکێک حەز نەکات بیڵێ بڵێ کاکە ئەوە نقطەیەکی زۆعفی ئۆپۆزیسیۆنە بۆ ئێڵێ من ئەیڵێم من پێم وایە ئینسان دەبێ هەموو شتێک بڵێ لەم حاڵەتەیە ئێمە دەبێ بۆ ڕێگەی سێم بگەڕین ئەم هێزانە چۆن بە تۆکمەیی بە یەکریزی خۆمان بهێڵینەوە ئەگەر چوینە حکوومەت و نەشوین بەڵام ئێمە پارێزگاری لە ئامانجە سیاسیەکەمان بکەین چونکە ئەو ئامانجە سیاسی ئێمە هەمانە مەرج نییە هەر تەنها بەمانەوە لە دەروی حکوومەت جێبەجێ بێ بۆ معلومات هەرچەنە من ڕەنگە متحەمیز نەبم بۆ چوونی هیچ هێزێکی سیاسی معارەزە و بە تایبەتیش کۆمەڵ بۆ ناحکوومەت بەم شکڵ و شێوە و واجهەیە کە هەیە بەڵام بەڕاستی ئێمە دەبێ بەرچاوی خۆمان بەباشی ببینین سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوانلۆدی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوانلۆدیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاگومێتێک بگەڕن و لای بەڕێز سەبارەت بە پەرلەمانی کوردستان بەشێک لە ئەندامەنی پەرلەمان پێیان وایە ناکرێت بۆ لە کۆبوونەوە حیزبیدا بڕیار لەسەر کۆبوونەوە و نەکردنی مەسەلە کۆبوونەوە ئەنجامدان و ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بکرێت یعنی ئاسایی لە کۆبوونەوەیەک بڕیار لەسەر ئەنجامدانی لە کۆبوونەوەی حیزب بڕیار لەسەر ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بکرێت ئەکرێەوە بە یەک دێر بڵین بێگومان نائاساییە چونکە ئەوە بەشێک ینی ئەوەی کە لە کۆبوونەوەی حیزبی بڕیار لە کۆبوونەوەی پەرلەمان دەدرێت ئەوە دەرکەوتەی خودی ئەو سیستەمەیەوە عقلیەتە سیاسیە کە چۆن تەعامل لەگەڵ دامەزراوەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی دامەزراوەی یاسادانان دەکات من لە چەند بەرنامەی ترە ڕەنگە لەگەڵ جەنابیشت باسی ئەوم کرد بێ ئەمە عقلیەتی سیاسی بۆ خۆی هەر بڕوای بە پەرلەمان نییە پەرلەمان وەک دامەزراوەیەکی ڕەسەنی دیموکراسی کە چاودێرە بەسەر دامەزراوەکانی ترەوە کە شوێنی یەکلاکردنەوەی کێشەکانە یاسار دەردەکات بۆ چارەسەرکردنی کۆشەکانی کۆمەلگا هەمواری دەکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا سنوور دادەنێ بۆ دەسەڵاتە جیاوازەکان لێپرسین ئەم دەسەڵاتە و عقلیەتە سیاسیە یەکێتی و پارتی نەک هەر بڕوای پێی نییە و لە ئەساسەوە هەر ئەم وەکو دیکۆرێک بۆ ڕازانەوەی کۆی سیستەمە سیاسیەکە دروستیان کردووە و هەموو ئەو ئیشکالیەتیانی کە کاکاوژین شتێکی باس کرد ویستم ئاماژەی پێ بکەم بۆی لەگەڵ پرسیارەکەی جەنابەت یەک بگرێتەوە ئەو بەرزکردنەوەی چاوەڕوانیەکانی خەڵک لەلایەن هێزە ئۆپۆزیسیۆنەکانەوە کە هەمومان هەریەکە و باستی خۆی بەشداریمان تێدا کردووە پەیوەندی بەوە هەیە ینی جیاوازی لە نێوان چاوەڕوانیەکان و ئەو دیدگایانەی تۆ بۆ گۆڕانکاری هەتە لەگەڵ ئەو ئامرازانەی کە تۆ پەنایان بۆ دەبەی بۆ جێبەجێکردنی ئەو ئایدیایانت بۆ گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لەبەردەستن ئێمە دەتوانم بڵێم لە جیاوازی و لە جیاوازێکی گەورەدا ژیاوین ئامانجەکانمان گەورن و ئامرازەکانمان ئامرازی ئێجگار لاواز بوون کە دەڵێم ئامرازی لاواز ئەوەیە تۆ گۆڕانکاری سیاسی گۆڕینی سیستەمی سیاسی و گۆڕانکاری کۆمەڵایەتی لەم کۆمەلگایەدا هەمووی ئەمە کە هێزە سیاسیەکانی ئێمە لە خەباتی پەرلەمانی و لە چوارچێ پەرلەماندا جێمان کردوتەوە لە کاتێکە ئەمە وانییە لە ئەسڵدا ئەم گۆڕانکاریە سیاسیانەی ئێمە باسمان کردووە ڕوو دەدەن
و پەرلەمان وەک دامەزراوەیەکی ڕەسەنی دیموکراسی یەکێکە لە بەرەنجامەکانی و گۆڕانکاریە سیاسیانە کە هێزە سیاسیەکان لە ساحەی سیاسی لە شەقام لە ڕێگەی هێزی جەماوەری لە ڕێگەی میدیاییەوە لە ڕێگەی جیاوازەوە ئەم گۆڕانکاریە سیاسی دروستەکەن و پەرلەمان وەکو دامەزراوەیەکی دیموکراسی خاوەن دەسەڵات و هەیبەت بەرەنجامی ئەم گۆڕانکاری سیاسیانە دروست دەبێت. بەڵام ئێمە پێچەوانەمان کردوتەوە هاتوین پەرلەمانمان کردووە و بە جێگایەک بۆ بەدیهێنانی کۆیە و ئامانجانەی کە هەمان بووە لە ڕووسیاسی و کە و ئامانجانە ئێجگار گەورن ئەوەی لە بەرنامەی ئێمەدا بۆ گۆڕانکاری سیاسی و گۆڕینی ژیانی خەڵک هەیە تەنانەت بە پەرلەمانی وڵاتە دیموکراسیەکانیش ناکرێت چونکە ئەو گۆڕانکاریانە ئێجگار گەورن پێویستی بە جۆشدانێکی فراوان و وشیارکردنەوەیکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئینسانی کۆمەلگا هەیە کە ئەموو تاچێکی ئەو کۆمەلگایەیان زۆرینەی و کۆمەلگایە هەریەکە و بە ئاستی خۆی دەبێت بەشداریەکی ڕاستەقینە لە گۆڕانکاری سیاسی بکات دەبێت دیدگای بۆ سیاست بۆ بەشداریکردن بۆ سەرکردەی سیاسی بۆ بنەماڵەی سیاسی بۆ دیموکراسی گۆڕانکاری تێدا هەبوو بێ و ئەو جاریان ئەو پەرلەمان دەتوانێت هەندێک ڕێوشوێن دابنێ بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی کۆمەلگا بۆ چارەسەرکردنی هەندێک کێشە ڕێوشوێن دادەنێ بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەکە لە کۆمەلگا هەیە چ ئەوەی پێوەستی بە خودی کۆمەلگایە چ ئەوەی پەیوەستی بە پەیوەندیەکانی نێوان خەڵکو و دەسەڵاتەوە هەیە. بۆیە ئێمە دەبێت دەستکاری ئەمە بکەین ئەگەر دەمانەوێت ڕێگای پەرلەمانی قبول بکەین ئەوە ئێمە جارێ ئەبێ ئەو پرسیارە بکەین ئایا کە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە گۆڕانکاری بکەین ئایا خودی ئەو پەرلەمانە کە بێگومان کرۆکەکەی ئەو کۆمەڵە خەڵکەیە کە هەڵدەبژێرێن ئایا بە ڕێگایەکی تەندروست ئەو خەڵکانە هاتوون یان لە ئەساسەوە بەشێکی فراوانی ئەو پێکاتەی کە پێی وتری ئەندامی پەرلەمان و ئەو 111 کەسە بەرەنجامی تەزویر و دەستێوەردانی دەسەڵاتی سیاسی و بەکارهێنانی هەموو دامەزراوەکانی ئەم وڵاتەیە بۆ لە پێناوی دەنگهێنانی دوو حیزبی سیاسیدا. بۆیە بێگومان ئەوەی کە دەمەوێت ئاماژە بوو کۆمەسا حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسەکانی کە بازەوە دەکەن ئێمە یەکێتی پێش هەڵبژاردن نابین یان یەکێتی نافڵان کات نابین ئەم دوو هێزە چی یەکێتی چ پارتی ئەم قسانەیان نابێت لێ وەربگیرێت چونکە ئەو دوو هێزە ڕاستە لە هەندێ باردا وەک دوو هێزی ناکۆک دەرەکەون بەڵام دوو هێزی ناکۆچی وەگیەکن چونکە پارتی یەکێتی پارتیە لە ڕووی عەقلی سیاسیەوە لە ڕووی عەقلی بەڕێوەبردنەوە لە ڕووی تێڕوانین و تەعامولیان لەگەڵ ئینسانی ئێمە لەگەڵ داهاتی ئەم وڵاتەی یەک حیزبن ئەوان یەک جۆر جیهانبینی بەڕێوەیان دەبا تەنها کۆمەڵی خەڵکی جیاوازن کە وەک بڵێ دوو کۆمپانیای جیاوازن بەرژەوەندیەکانیان بەریەک دەهاتیش وەکو یەکسانن لە داهات ئەوەی کە دەستیان دەکەوێت تەنها خۆی شەڕی ئەوەی کە بۆ نمونەیەکێتی هەندێک جار بەرپرسەکانی بازەوە دەکەنەوە لە چوارچێوەی دەسەڵاتی پارتی دێنە دەرێ ئەوە لە بنەمادا لە ناو زهنیانە تەنها مەسەلەی دەستکەوتە ئابوووریەکەی ئەجینە مەسەلەی دەستکەوتی سیاسی و خۆشگوزەرانی خەڵک نییە وەن ئەوان ناکۆچیان لەسەر خۆشگوزەرانی خەڵک نییە لەسەر پێشخستنی دیموکراسی لە وڵاتان نییە چونکە هیچ یەکێکیان لەوی تریان باشتر نییە لە تەعاملکردنیان لەگەڵ پرەنسیپەکانی دیموکراسی و مافی مرۆڤدا هەمویان بەیەک هەر لە ئێستەشدا ململانی هەرە ئەساسیانەوەیە چەند دەتوانن مافەکانی ئینسان وەکو یەک پێشێر بکەن چەند دەتوانن ئازادیەکان بەرتەسک بکەنەوە چەند دەتوانن نمایندەیەکی ڕاستەقینەی دەوڵەتانی ئیقلیمی بن شەڕی ڕاستەقینەی یەکێتی پارتی ئەوانە یعنی ئەوەیە بۆیە من دەڵێم یەکێتی پارتیە پارتی یەکێتیە چونکە ئەوان دوو هێزن یەک ژیان بینی بەڕێوەیان دەبا بەڵام بێگومان دوو بەرژەوەندی جیاوازن ڕەنگە دوو وڵاتی ئیقلیمی جیاوازیش بەڕێوەیان سپاس دەکەم کاک هاوین سەبارەت بە مەسلەی ئەوەی کە باز لەوە دەکرێت لە یەکەم کۆبنەوەی پەرلەمانە لە هەژدەیمان کە بڕۆچە دواییش مەسلەی سەرۆکایەتی هەرێمیش یەک لا بکرێتەوە ئێستا مەسەلەن سەرۆکیەرێم لە ڕێی پەرلەمانەوە هەڵبژێ و بمانەیەوەیە کە لەمەودا سیستەمی سیاسی لە کوردستانە گۆڕانکاری بەسەردادێت ئەوەی کە پێشترەوە پۆزیسیۆن داوایەکە بێتە سیستەمێکی پەرلەمانی باوەڕ ناکەم بەو شێوەیە بێت چکە ئەساسەن سەبەبی ورودی ئەم قەزەیە پەیوەندی بەوە نییە تا چەندێک نیەتێکی حقیقی هەیە بۆ ئەوەی سیستم بێ پەرلەمانی یالانی کەم پرۆسەیەکی سیاسی ستانداری پێشکەوتوو کە فرەلانی سیاسی و دیموکراسی حقیقی تیابێت کێشەکە لە بابی ئەتوانین بڵێن کۆمەڵێک معادلەی سیاسی یا تەوازوناتی سیاسی ناخۆیی تانی بڵێن پارتی دیموکراتی کوردستانە چۆن ئێستا لەو پۆستانەیەکێتی باسەکرێ
چەند هێڵێکی سەرەکی ناوەکێتی هەند چه هێڵی بنەماڵەیە یا هێڵی باز لەوە دەکرێت کا کۆسرەت یعنی کۆمەڵی تەوازوناتی ناوخۆیی هەیە ناتوان لە بەرچاوی نەگرن ئەگەرێکێکیان جەگری سەرۆکی حکوومەت بەرێ شەڕ لەسەر سەرۆکی پەرلەمان کە ناکرێت هەردووکی بۆ بنەماڵێک بێ لە ناو پارتیشا بەشێ لە سەبەبی ڕوودەکەەوەی ئێمە دەیبینین پەیوەندی بە دۆزینەوەی ئیشە یا دۆزینەوەی پۆستێکە کە بەڕێز کاک نەچیرەڤان بارزانی بەلایەقی خۆی بزانێ ئەو تەوازونە ناوخۆیی کە باسەکرێت تێک نەچێت لە ناو پارتی دموکراتی کوردستانە چکە بەڕاستی لێتان ناشارمەوە ئەوەی کە لە ئێمە وەکو خەڵکێک لە مەجای سیاست ئیشەکەین دەرەکەوێت یعنی هەست بە ناکۆکیەکی گەورە لە ناو پارتی دموکراتی کوردستانیش ئەوە دەکرێت چۆن ئەمە خەفە بکرێت چۆن ئەم تەوازونە لانی کەم ناکۆکیەکە لەسەر ئەوەیە سا دوو کەسی میراتگری دوای بارزانی زۆر بارزن کە کاک مەسرورە کە کاک نەچیرە بۆ نمونە ئەمانە ناکرێکیان پۆستێکی حەقیقی هەبێکیان نەیبێ ئەوەی لای ئێمەوە تەبان سوورەکە وا دەرەکەوێت ڕەنگە ئێستا بە هیچ شێوەی خۆیان ئاماژە بەوە نەکەن بەڵام تەداعەت و لێکەوتەکانی ئێمە وەکو خەڵکی سیاسی هەستی پێکەن وەک چۆن کێشەیەکی سیاسی تر تایبەت بە خۆمان بەغێری خۆمان هەستی پێکەن ئەمە ئەتوانین بڵێن تەفعیلی یاسای سەرۆکایەتی و هێنانی ئەوە ڕەنگە پارتی نەتوانێت بەردەوام بێت لەسەر داواکانی پێشوو کە سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێرێ چکەوە زانێ هەر زۆر ئەستەمترە تەفعیل نابێت تەفعیل نەکردنی نەچیرەڤان بارزانیش بۆی کە بێ بە سەرۆکی هەرێم و بە هەڵبژان لە ناو خەڵکا بەڕاستی تەفعیل نەکردنی مەسلەی تشکیلکردنی حکوومەت و هەوڵەکانی تشکیلکردنی کابینەی تازای حکوومەتە چکە من بە قەناعەتی سیاسی خۆم یەکێ لە ڕێگرەکانی دروست چۆنەڵێ لە بەردەم دروست بوونی کابینەی نوێ کاک نەچیرەڤان خۆیەتی ظاهرەن وا دەرەکەوێت چونکە سیرەکەی هەموو ئەوانەی کە لەسەر کاک نەچیر مەحسوبن لە ناو پارتی دموکراتی کوردستانە بە کۆمەڵێ تەنان بە دەستگای میدیایەکانیشەوە لەم ئەخیرا کۆمەڵێ کێشەی سیاسیان لە بین یەکێتی و پارتی خوڵقان ڕنگدانەوەی هەبوو لەسەر تەخیربوونی پرۆسەی دانوستان بۆ تشکیلی حکوومەت بۆ منە ئەوەی ڕۆژنامەی ڕوودا یا دەستگای میدیای ڕوودا و لەسەر قەزەیەکی تایبەت بە کاک حاکم قادر زیندوی کردەوە سەردەمی کاک زانای قایم قام کە مەسەلەی ئەرزە و گرتن و کۆمەڵی ئەشکەنجە و شت بوو ئەمە قەزەیەکی کەیسێکی یاسایی ئاسایی نەبوو ڕەهەندی سیاسی قوڵی هەبوو کە قەزەیەکی تری زین و کردوە لێ دوانەکانی کاک فازڵ میرانی باسی کاک قوبادی کرد باسی فڵان و فیساری کرد بۆیە بەڕاستی مەسلەی سەرۆکی حکوومەت بەشێکی پەیوەندی بە واقعی سیاسی ناوخۆی پارتی دموکراتی کوردستانیشەوە هەیە ناکرێت لە شەو ڕۆژێکا تۆ کاک نەچیرەڤان وەکو جەگری سەرۆکی پارتی وەکو تعبیرکردن لە خەتێکی تری ناو پارتی جا لە خەتێکی ئەوەی کاک مەسرور تەبەنیەکە داماڵی لە هەموو شتەکان یعنی ئەمە دیوە ظاهرەکەیەتی لە ناو دیوی حیزبی شایمە ئەویستین زۆرێک لە پۆستەکان بۆ نمونە بۆ بە بەرژەوەندی کاک مەسرور یەکلا بێتەوە ئەمە چۆنەڵێ ئەڵێ زەرل لە نوێ بگەڕێتەوە ینی مسۆگەرکردنی سەرۆکی هەرێم بەو شێوە ئەمە گۆڕانکاریە لە ئەوەی کە بڕوایان بە سیستەمێکی پەرلەمانی هەبێ ینی بۆ ئێم بە دوێ لێوێ خوێنرێتەوە ئەنی دەستەڵاتەکانی پێناچێ ئەوەندە گۆڕانکاری تا بکرێت کە لە پەرلەمان بتوانێت لێ پرسیینەوەی لێ بکات ئێمە قسەکانی ئێمە لە دوای چێوە لە دوای یەکێتی و پارتیەوە هەنێ ڕوئیای سیاسیمان دەست پێەکە یعنی ئێمە ئەتوانین بڵێن تقریبان ئیتفاقمانەیە لەسەر یەکێتی و پارتی جاری وا هەیە ئەزانین چۆنە هەیە ئەڵێ کاکە من بەدەم خەوە ڕاکەم خۆ پێم ناخۆشەوانێ بەسەی دەرە ناکەم بەسەر خۆمە یەکێتی و پارتی ئەگەر ئێستا بێن قەنەعەت بە ئێمەش بکەنەوەکو هێزە سیاسیەکان بڵێ کاکە ئەمانەوێ دیموکراسیەتی حەقیقی هەبێ وەکو ئەو کەسە کە بەدەمخۆ بەڵام ئیرادەم نییە ینی بربەسی گەورەم هەیە ئەگەر خۆشیان پیان ناخۆش بێکەوان باشە ئێمە هەر دەڵێن یەکێتی و پارتی ناتوانن ژیانێکی شایستەتر لە هەموو ڕۆکانەوە بۆ خەڵکو بۆ هێزە سیاسیەکان و بۆ واقعی هەرێمی کوردستان دروستکەن قسەکانی ئێمە لە پشتی ئەوەیە بۆیە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم ینی متمانم بۆ نیە یەکێتی و پارتی بتوان ئەوە بکەن بۆیە هەموو تەحلیلەکانم لەو بەرمەبنایەوە ینی سەرچاوە ئەگرێ بۆیە من ناتوانم تەفسیرێکی ئیجابی ئەوە بکەم بۆ ئەوەی ئەو هەڵوێستەی پارتی دموکراتی کوردستان کە باوەڕی بە سیستمی پەرلەمانیە بۆیەوە ئەکات ئەی باشە تۆ بۆ ئەو کەسەی ئێستا دەتەوێت بێنیتە ناو حکوومەت گۆڕانە مەسەلەن لەگەڵی دانیشی و بەحساب نیازباژی لەگەڵەوە کەیت و لێدوانی ئیجابی لەسەر گۆڕانە دێ بۆ تەطبیق عەلاقە لەگەڵی بەڵام هەرە گۆڕانە ساڵێ دو ساڵ پێش ئێستا زۆر بە ناشایستە زۆر دوور لە ئەخلاقی سیاسی و لە ڕەهەندە یاساییەکان تۆ لە پرۆسی سیاسی کردە دەرەوە خۆ قەناعەتی ئەم حیزبە لە مای ئەم ساڵ دو ساڵیان نەگۆڕاوە مەسەلەکە بەشێکی پەیوەندی بە بارودۆخی ناوخۆیی ئەو حیزبەشەوە هەیە ئێمە دەبێت دایمە بگەڕێنەوە بۆ ڕیشەی قەزیەکان ئێمە من پێم وایە ئەگەر یەکێتی و پارتی دوو هێز بن باوەڕیان بەو چۆنەڵێ بنەما سیاسی و بەو هێنانەکایەی دۆخێکی سیاسی لەبار و شایستە بێ بۆ هەموو لایەک
کە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان لێ شایسته باوەڕ و قەنەعەتە هەبێ 100 ساڵ کۆمەڵ بەشداری ئەو پرۆسە سیاسیە نەکایە بەشداری سیاسی نەبێ و چۆنەڵێ هەندێک مافی سیاسی خۆی هێنەی درێتە ڕەنگە بە نیسبە دێمەوە کێشە نەبێت چونکە ئێمە ئامانجەکەمان بەلاوە مەبەستە هەر کاتێک یەکێتی و پارتی توانیان بەبێ کۆمەڵ و گۆڕان و ئەو ئامانجەکانی ئێمە بێن نەدی وڵای من چۆن لە ئێمە دەستخۆشییان لێکن پیرۆزباییشیان لێکن بۆیە مەسەلەی سەرۆکی هەرێم لە دوور نزیک من وای نابینم پەیوەندی بەوە بێ ئەم برادرانە باوەڕیان بە سیستمی پەرلەمانیە ئەوە بێت چکە ئێمە پێشەوە باسەوەمان کرد سا لە سەردەمی 1993 ئاژین چۆن ئەم دوانە دوو متەناقیزە کۆکەیتەوە هەر قاعدەیەکی عەقلی بەدیهیشە النەقیضانی لا یجتەمیعان بەڵێ ئێکا گومێت سەبارەت بەوەی کە بزنەوەی گۆڕان کۆمەڵە گوتوێژی لەگەڵ پارتی کردبوو ینی پێدوانیە نێم ڕێکەوتنە چیمان پێ دەڵێ مەسەلەن کە ببێ بزوتنەوەی گۆڕانە بۆ نم ڕێکەوتنێک واژۆ دەکەن بۆ مەسەلەی حکومەت و پەرلەمان ڕاستی من وەکو هەر کەسێکی تر ئاگاداریەوە گفتوگۆکانی گۆڕان چۆن بەڕێوە دەچێت چونکە بخۆم بڕوان بوو تەعاملکردن و بڕوان بە گفتوگۆکانی پێچێنانی حکوومەتەوە نییە من پێم وایە و هێزە سیاسیانی دەرەوەی پارتی وێچەتی دەبێت ڕخنەی سیاسی خۆیان زۆر تیشتر بکەنەوە لەسەر پارتی وێچێتی باشە بڵێن ڕخنەش ڕەنگە کاریگەری نەبێت ئەزمموی کاریگەری ئەزانیزی ئەگەر قسە لەسەرەوەیە ڕخنە کاریگەری نییە ئەوە بە دڵنیایی جاردانێکی ئەجگار خراپ دەبێت بۆ خەباتی سیاسی نەک بەتەنها لە کۆمەڵگەی ئێمە ینی هەر لە ڕووی مێژووی سیاسیەوە لە ڕووی فکری سیاسیەوە هەموو ئینسانێ یان هێزێکی سیاسی دەکەوێتە هەڵەیەکی زۆر جەوهریەوە کە پێی وابێ ڕخنە کاریگەری کاریگەری ماوە بە بۆچوونی ڕێزل لە کوردستانە من پێم وایە ئەسڵ نابێ ئەم پرسیارە بکرێ چونکە ڕێگای هەرە سەرەکی بۆ گۆڕانکاری سیاسی ڕخنەیە لە چ ڕێگەیەک و چ جۆرەی لە مێژووی خۆمان لە مێژووی سیاسیوی پارتی وێچێتی ئەمە خاڵی جەوهریە بۆ دەستپێکی هەموو خەباتێکی سیاسی ڕخنە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە ڕخنە لە تەعاملیان لەگەڵ داهات ڕخنە لە پەیوەندیەکانیان بە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی بێگانەوە ڕخنە لە تەعامل و مامەڵەیان لەگەڵ هاوڵاتی کوردستان ئەمە سەرەتاییترین و بنچینەییترین ئەرک و ئیشی هەموو هێزێکی سیاسیە و هەموو ئینسانێکی هۆشمەندی ئازادی خوازەکە پێویستە بەرامبەر یەکێتی و پارتی و دەسەڵاتە سیاسیە هەی بێن ئەمە مەرجی ئینسان بوونە لەسەر ڕخنە باوینەوە نەک ئەوە خۆی بەشێکە لە هەوڵی سیستەم بۆ بێئومێدکردنی کۆمەلگا و هەندێک جار ئەگەر هێزی ئۆپۆزیسیۆنی یان خەڵکی ناڕازی ئەم جۆرە قسانە بکەن ئەمە زیاتر پەیوەندی بە بڵین لێکەوتەبوون و پەیوەندی بە ینی جۆرێک لە پەکەوتەیی عەقلی هێزێکی سیاسی یاخود ئەو کەسانەوە هەیە کە پیان وایە ڕخنە کاریگەری نیە ئەگەر ڕخنە کاریگەری نییە چیە چونکە ئێمە دوو ڕێگا هەیە بۆ خەباتی سیاسی زۆر بە کورتی ڕێگایەکمان هەیە کە ڕێگای تونند و تیژیە کە تاکو ئێستا هیچ هێزێکی سیاسی نایەوێ ئەزمموی ئەم ڕێگایە بکە ڕێگایەکمان هەیە ڕێگای مەدەنیە بۆ گۆڕانکاری سیاسی و لەم ڕێگا مەدەنیە کە بێگومان ئەویش فۆرمی جیاوازی هەیە فۆرمێکی هەرە سەرەکی ڕێگایکی هەرە سەرەکی پەرەپێدان و تیشکردنەوەی ڕخنەی سیاسیە کە وهە لەم ڕێگەیەشەوە وشاری سیاسی وشاری کۆمەڵایەتی و ئابووری لە کۆمەلگا دروستەکەی بەڵاسواسم کاکاژ زۆر بە کوردی سەبارەت بەوەی کە چیوای کە دەستا مەسەلەن هەموو داواکاری خەڵک زیاتر کورد بێتەوە لە مەسەلەی لابردنی سیستەمی پاشەکەوتی موچە و ڕەنگە کۆمەڵی گۆڕانکاری گەورە بیریان چوو بێتەوە مەسەلە خۆی دوو خاڵە یەکەم بەڕاستی شەڕی خەڵک شەڕی سیاسی نییە بە دەرەجەی یەکەم یعنی بە دەرەجەی یەکەم هەر نیزامێکی سیاسی هەر حیزبێکی سیاسی بێتە سەر تەختی دەسەڵات مەهماکان قەزەی سیاسی مەشروعی هەبێ بەڵامە بێ شەڕ لەسەر باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک بکە ینی ئەمە عیبە نییە بۆ خەڵک داوای مادی هەبێ بەڵام کێشەکە لەو مەسەلەیە ئەوەیە دەسەڵات سەرکەوتوو بۆ لەوەی هێندە قەیرانی ئەوە کردووە چۆن ئەڵێ ها مەرگی پیشان بە بۆی بە لەرز و تا ڕازی بێ یعنی ئەم خەڵکە ئەمەنە قەیرانی بۆ دروست کراوە ئەمەنە شەکەت کراوە ئەمەنە ناومێت کراوە ئەم دەسەڵاتە هەر ڕۆژەی مەسەلەن تۆ ڕۆژێک نییە خەبەرە نەبێتەوە کۆمەڵێک هەواڵی ناخۆش نەبیستی جا هەواڵی داراییە هەواڵی سیاسیە شتێک بۆیە بەڕاستی وای لاتۆ لەم دۆخەیە خەڵک شەکەت کراوە بێ ئومێت کراوە لە حاڵەتێکی واشە ئینسان بە تەبیعی شتێکی سایکۆلۆژی ئەچێ بۆ هینە شخصیەکانی خۆڵە کاکە من ئەوە بێتر مەرجیش نییە ئەو خەڵکە
بە ئەندازێم هێزە سیاسیانە ڕاستە داوای وعی سیاسی داوای هەڵوێستی لێکەین بەڵام خۆ ئەو خەڵکە حیزبێکی سیاسی نییە بە ئەندازەی ئێمە بێ وەکو سەری ڕم ئەوە بکە یعنی لە نەتیجە ئەویش مافی خۆیەتی بەڵام کێشەی خەڵک بەڕاستی کاک حەکیم ئەوە نییە داوای مافی خۆیەکە کێشەکە لە ناحی ترەوەیە ئێمە لە مناقەشەیەکی سیاسی قوڵا بە حضوری هەندێک لە نخبەی هێزە سیاسەکان لەم ڕۆژانەیە مناقەشەی شتێک بوو یعنی کۆمەڵگەی ئێمە بە تایبەتیش لەم زۆنەیە دوو کێشەی گەورەمان هەیە کە درێژ بۆتەوە کێشەکانی میلەتی ئێمە دووشتن یەکەم خەبەلیەتە دووهەم مەسلەی بوونی کۆمەڵی حرەکاتی چەپە لە تاریخی منتیقەیە کە ئیشیان لەسەر جانبە سەوری و ڕووخاندنەکە کردووە بیریان لای بنیات نییە بۆیە بەڕاستی ئێمە دەبێت لەو دوو ناحیەوە بێن بیری خەڵک ڕاستکەینەوە نەگەوەی ڕێلێ بگرین داوای مافەدارایەکانی خۆی بکە چکە بەڕاستی خۆ لە نەتیجا وعی خەڵکیش زۆر بە کورتیەوە دەڵێ هوشیاری تەنیا بۆ گۆڕینی سیاسی دەسەڵات نییە بەڵکو بۆ پێشکەشکردن و جێگرتنی ئەلتەرناتیڤە بەدیلێکی ڕاستەقینەی ئەو دەسەڵاتە سیاسیە کە جیاواز بێ لە ناوەڕۆکدا لە عەقلیەتی سیاسی بەڕێوەبردننی سپاس بۆ ڕێزان وێت حەمالی ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستان هەروە ئاژین عومەر ئەندامی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان